خەونی ناخۆش و ترسناک زۆر خەڵکی تووشی ترس و دڵەڕاوکێ کردووە. وەرە با چوار خاڵت بە کورتی پێ بڵم بە ئیزنی خوای پەروەردگار لە خەونی ناخۆش ڕزگارت دەبێت. یەکەمیان لە شەواندا تەماشای فلیمی ترسناک مەکە و تەماشای کارەساتی دڵتەزێن مەکە. دووەمیان لە شەودا خۆت بپارێزە لە زۆر خواردن بە تایبەت خواردنە گازیەکان و خواردنە قورسەکان. خاڵی سێمیان پشت بە خوای پەروەردگار ببەستە و بیرکردنەوەی خەراب لە مێشکی خۆت دەرکە، قەلەق و دوودڵ و ڕاڕامە بە و پشت بە خوای پەروەردگاری خۆت قایمکە. چونکە بە پێی توێژینەوەیەکی دەرونی مێشکی مرۆڤ چۆن بەرنامە ڕێژی بکەیت و بیر بکەیتەوە دوایی هەر ئاوا دەبیت و پاشانێش بەو شەوازەیە خەون دەبینێت. خاڵی چوارەمیان لە بیرت نەچێ کاتێک کە هاتیتە سەر جێگای خەوتن زیکر و ویردەکانی پێش خەوتن جوان بخوێنە، ئایەت الکورسی بخوێنە، قل هو الله ئەحەد، قل ئەعوذ برب الفلق، قل ئەعوذ برب الناس بخوێنە، لەگەڵ هەموو ئەو دوعایانەی دیکەش بخوێنە و ئەنجا فوو کە بە دەستدا و دەست بە هەموو ئەندامەکانی خۆت دابێنە. بە پێی فەرمایشتی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەر کەسێک ئەو زیکر و ویردانە بخوێنێت ئەو سوورەتانە بخوێنێت لە شەیطان پارێزراو دەبێ و خەونی ناخۆشیش لە شەیطانەوەیە، شەیطان ناتوانێت نزیکی ئینسان ببێتەوە. بیر و باوەڕت بەخوای پەروەردگار قایم کە و پشت بەخوای پەروەردگار ببەستە، ئەو زیکر و ویردانە بخوێنە، بە ئیزنی خوای پەروەردگار لە خەونی ناخۆش ڕزگارت دەبێت.